بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە ئەڵقەی 24 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند. مامۆستا گیان زۆر خۆشحاڵین، زۆر بەخێر بێی. ئەمنیش خۆشحاڵم هەم بە دیداری خۆت هەم هی ئەو بەڕێزانەی کە لە پشت کامێرەکانەوەن خەڵک نایان بینێ بەڵام خوای پەروەردگار خۆشیان و نێو دڵشیان دەبینێ. خوا پاداشتی هەمووتان داتەوە. مامۆستا گیان مسلمانی ڕاست و ساخچێ دیارە کۆمەڵێک خەسڵەت و سیفەتت باس کردوون. ئەم ئەڵقەیەمان تایبەت دەکەین بە فەرمانکردن بە پەسەند و ڕێگریکردن لە ناپەسەند. دیارە ئەم بابەتە ڕەنگە زیاد لە خۆی هەڵبگرێ و بە ئەڵقەیەک ئیکتیفا نەکە، بەڵام هەوڵ دەدەین بە گوشتایی بابەتەکان باز بکەین. سەرەتا المعروف والمنکر وەک ئەوەی کە لە مەوسوعەی ئاکار و ڕەوشتی ئیسلامی باست کردووە چۆن پێناز دەکەی؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وإمامهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. كاك محمد أم أركا كلا كتيبة شرعية كان دا آوا ناو نشاني بودنان دراو الأمر بالمعروف والنهي عن المنكر فرمان بپسند ريگري لنا پسند. أما زانان إسلام كتابي قبو قوريان لسرداناوە من چەند کتێبێکم هەند لەو بارەوە و ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ جەنگ و جیهاد لقێکە لە لقەکانی فەرمان بە پەسەند و ڕێگری لە ناپەسەند. جەنگ و جیهاد لە ڕاستیدا ئەوە یەکێکە لە ئەرکە گەورەکانی ئیسلام، هەم ئەرکێکی تایبەتیە هەموو کەسێک پێویستە لە خۆیدا بیهێنێتە دی و هەم ئەرکێکی کۆمەڵیشە پێویستە موسڵمانان بە هەرەوەز و بە کۆمەڵ پێی هەڵسن و ئەرکێکە چ لە نێو خۆی موسڵماناندا لە نێو جوغزی کۆمەڵگا و قەوارەی ئیسلامیدا پێویستە پیادە بکرێت، هەم لە دەرەوەی خۆشیاندا پێویستە جێبەجێ بکرێت. وشەی ئەمر پێشەوەی بێنە سەر المعروف والمنکر الأمر والنهي. لە زمانی عەرەبیدا ئەمر بە کوردیمە دەڵێن فەرمان، دەڵێ بریتێ لە دەرچوونی بڕیارێک لەسەرەوە بۆ خوارێ. سەر و خوار واتە لە ڕووی معنەویەوە بە شێوەی پابەندکردن. ئەمری بە فڵان کەس کرد واتە پابەندی کرد ئەو کارە بکە. نەهی دیسان بریتێ لە دەرچوونی بڕیارێک لەسەرەوە بۆ خوارێ بەڵام بە شێوەی ڕێلێگرتن، ئەو شتە نابێ بکرێ. ئەوە وشەی ئەمر و نەهی. المعروف و المنکر هەردووکیان ئەلیف و لامی ناساندنیان لەسەرە، چونکە ئەو وشانە ئێمە هەمیشە دەبێ لیان ورد بینەوە. من کە هەموو تەفسیری قورئانم تەواو کردووە وشەکانی قورئان و زاراوەکانی قورئان دەبێ لیان ورد بیەوە لە ڕووی ڕێزمانی عەرەبیەوە، لە ڕووی بەلاغە و ڕەوانبێژیەوە ئەمجا زیاتر لە نهێنیەکانیان تێدەکەی. ئێستا لێرە تەماشا بکە. الأمر بالمعروف والنهي عن المنكر فەرمان بە پەسەند کە هەندێک دەڵێن فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە، بەڵام من بە زۆرێکی دیکە معروف و منکەرم لێکداوەتەوە. معروف یعنی پەسەند. بۆ معروف یعنی زاندراو، چی زاندراو؟ یعنی بە پەسەند زاندراو. منکەر یعنی بە خراپ زاندراو، خراپ زاندراو ناپەسەندە. المعروف و المنکر هەردووکە ئەلیف و لامیان لەسەرە. ئەلیف و لامەکە بۆ ناساندنە، ناساندنەکە بۆ جنسە، ڕەگەز. واتە کە خوا سبحانه وتعالى دەفەرمێت والمؤمنون والمؤمنات بڕوادارانی پیا و بڕوادارانی ئافرەت هەردووکیان ئەلیف و لامیان لەسەرە. ناساندنە و ناساندنەکەش بۆ تێکڕاو بۆ جینسە. تێکڕای پیاوانی بڕوادار و تێکڕای ئافرەتانی بڕوادار بعضهم ئەولیا و بعض، هەندێکیان
پشتیوانی هەندێکیانن سەرپەرشتیاری هەندێکیانن دۆستی هەندێکیان وشەی ئەولیا کۆی وەلیە وەلی لە وەلیەوە هاتووە وەلی ینی ئەلقوڕب جا وەلی بە شەددە بە گیرە یعنی خۆشویست کەسێکی خۆش دەبێت سەرپەرشتیار دۆست پشتیوان هاوکار ئەو وشانە هەموو ئەو مانانە هەمووی دەگرێتەوە کەواتە پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار هەندێکیان دۆست و پشتیوان و خۆشەویست و هاوکار و دەستبارگری یەکدین بۆچی یەأمرون بالمعروف وينهون عن المنكر فەرمان دەکەن بە هەرچی پەسەندە ڕێگری دەکەن لە هەرچی ناپەسەندە هەرچی پەسەندە واتە لە ڕووی بوونناسیەوە تێڕوانین و بوونناسی لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی پەرستەشەکانەوە لە ڕووی باری کەسێتیەوە لە ڕووی ئەدەبی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئیدارەوە لە ڕووی حوکمڕانیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ژیان و گوزەرانەوە هەمووی لە ڕووی جەنگ و ئاشتیەوە هەمووی هەرچی پەسەندە دەبێت فەرمانی پێ بکرێت وينهون عن المنكر قەدەغە دەکەن هەرچی ناپەسەند و خراپە و زیان بەخشە ئەویش دیسان لە هەموو بوارەکاندا کەواتە هەر بەڕاستی فەرمان بە پەسەند ڕێگری لە ناپەسەند دێتەوە نێو هەموو کایەکانی دین و ژینەوە و هەموو ڕەهەندەکانی شەریعەت دەگرێتەوە چونکە شەریعەت هاتووە ئێمە وادارکە بە ئەنجامدانی پەسەندەکان و دەسەڵگرتن لە ناپەسەندەکان کەواتە ئەرچی فەرمان بە پەسەند و ڕێگری لە ناپەسەند دێتەوە نێو هەموو ژیان و دەچێتەوە نێو هەموو ڕەهەند و بوارەکانی دینداری و پیادەکردنی شەریعەت و ئاینی خوای پەروەردگار باش لەسەر چ بنچینە و بنەمایەک فەرمانکردن بە پەسەند و ڕێگریکردن لە ناپەسەند جێبەجێ بکەین لەسەر چ بنچینە و بنەمایەک ینی مەبەستمەوێت چۆنیەتی ئەم کارە ئەنجامدانی بێگومان ئێمە دەبێت ینی یەکێک دەڵە کاکە پەسەند دەزانن چییە بۆ وێنە لە بواری خواردنەکاندا پەسەندەوەی پێت خۆش بێ ناپەسەندەوەی کە پێت خۆش نەبێ کەواتە گەر تۆ گۆشتی شەمشەمەکوێرت پێخۆش بۆ خود چینیەکان کە لەوێەوە نەخۆشی کۆڕۆنا ڤایرۆسی کۆڕۆنا هات ئەگەر ئەوت پێخۆش بۆی بخۆ ئەگەر گۆشتی مار و سەگت پێخۆش بێت ئەو بخۆ ئەگەر گۆشتی کەری پێخۆش بخوا ئەگەر گۆشتی چی معروف ئەوەی پێت خۆش بێت زینا و قەتڵ و ڕێگری مادام پێت خۆشە بیکە شەراب و قۆمار پێت خۆشە بیکە زوڵم و ستەم پێت خۆشە بیکە هیچی وا دەڵێ یەکێک دەڵە کاکە مونکەرەوە کە پێت ناخۆش بێت وەکو هەروە وەکو نوختەیەکی خۆش دەیگەڕمەوە مامۆستایەکمان هەو بە ڕەحمەتی خوا چووە قسە خۆش بوو جا یەکێک لە برایانمان تووشی نەخۆشی شەکرە بوو ئەویش دەیگوو فڵان کەس نەخۆشی شەکرێتی جا دەڵێ هەرچی هەر خواردنێکی پێی ناخۆش بێت دەڵێ بۆ شەکرە خراپە دەگو دەڵێ گەنمەکوتا و ساوار و ترخێنەوانە بۆ شەکرە خراپن بەڵام گۆشتی برژاو زۆر باشە دەگو هەرچی پێی خۆش بێ دەڵێ بۆ شەکرە باشە ئەوەی پێی ناخۆش بێت دەڵێ بۆ شەکرە خراپە هیواهی میزاجی خۆی دەکاتە میزانە ئەگەر مە بەست لە پرسیارەکە ئەوە بێ نا تۆ دەبێ تەماشا بکە هەمیشە مرۆڤایەتی بەشەر لێرەدا لێ تێک چووە چ دەکاتە بناغە و پێوەەر چ دەکەیە پێوەەر چ دەکەێت تەرازوو پەسەند و ناپەسەند بەچی پەسەند ئەوەیە شریعەتی خوا پەسەندی کردبێ ناپەسەند ئەوەی شریعەتی خوا ناپەسەندی کرد هەموو ئەو شتانەشکە شریعەت و ئاینی خوا پەسەندیان دەکا عەقڵی ساخ و فیترەت و زگماکی ساخ بە پەسەندی دەزانن هەرگیز هیچ شتێک نییە شریعەت گوتبێتی چاکە ناخی مرۆڤ ناخی ساغی مرۆڤ عەقڵی سەلیمی مرۆڤ بڵێ وڵا شریعەت بڵێ چاکە ئەو بڵێ خراپە یا شریعەت بڵێ خراپە ئەو بڵێ عەقڵ و ناخ بڵێن چاکە یا خراپ هەمیشە تەماشا بکە خوا سبحانه وتعالى لە سوورەتی ڕووم بێتەوە یادم ما بێ ئاەتی 33 دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون دەفەرمێ ڕووی خۆت ڕێک ڕاگرە فأقم وجهك للدين دين ئەلیف و لامی ناساندنی لەسەرە بەڵام ناساندنەکە بۆ عەهدە بۆ ئاینەکە ئاینی خوا
فأقم وجهك للدين حنيفا. حنيف واتا وازهێنەر لە باڵتیل و پوچ گەڕاوە بۆ حەق. ئەمە نزانین لەکوێوە هاتووە. ئەمە بە زۆری میلەتە ئیبراهیمە حەنیفە. ئەمە بە زۆری پاڵدراوەتە لای ئیبراهیم. بۆچی؟ کە زۆربەی خەڵکی ئەوە نازانن. لەبەرەوە ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەرێکی نێونەتەوەیی بووە. لە عێراق بووە، چۆ بۆ شام، چۆ بۆ فەلەستین، چۆ بۆ میسر، چۆ بۆ حیجاز. ئیبراهیم عەلەیهی سەڵات و سەلام پێغەمبەرێکی نێونەتەوەیی بووە، بەینە المیلەلی بووە، نێودەوڵەتی بووە. ئەو کاتە مرۆڤایەتی لەو شوێنانە بووە. 4000 ساڵ زیاتر لەمە و پێش 4020 ساڵ بە پێ مێژوو ئیبراهیم لەو کاتەدا ژیاوە. مرۆڤایەتی یا لە دەوری دیجلە و فورات بووە، یا لە شام بووە، یا لە لای نیل بووە، یا لە حیجاز و مرۆڤایەتی لەو شوێنانە بووە زیاتر، قەڵەباڵغی مرۆڤایەتی. ئیبراهیم عەلەیهی سەڵات و سەلام کە هاتووە، ئەگە تەماشای ژیانەکەی بکەیت، لەگەڵ ئەستێرە پەرستان تێکگیراوە، لەگەڵ مانگ پەرستان تێکگیراوە، لەگەڵ خۆر پەرستان تێکگیراوە. لە سوورەتی ئەنعام دەهاتووە. وكذلك نوري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين فلما رأى القمر بازغا قال هذا ربي فلما أفل قال لئن لم يهدني ربي لأكونن من القوم الضالين فلما رأى الشمس بازغة قال هذا ربي هذا أكبر فلما أفلت قال يا قومي إني بريء مما تشركون. أما لي رأوي لسورة البقرة دا ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك إذ قال إبراهيم ربي الذي يحيي ويميت قال أنا أحيي وأميت. أماش ليرة مروفيك ضل من دجين مدمرين لو ما خروك برستو مانك برستو خور برست هروها بنسبة بتبرستكانه لسورة أنبياء ده كإبراهيم عليه الصلاة والسلام وين ورد خارجك يعني إبراهيم صلاة وسلام إخوائي لسربي اللي قال همو آوانه ذاك غير إخوان برسو تيجيراوا بويا بإبراهيم قتراوا حنيف حنف يحنف فهو حنيف حنيف وتلادر لتشيل عداوة لهمو أو ريشكو بيردو زو لهمو أو برستني غير إخوان لا عداوة هاتوتو سر راس شقامي تاني أخوان برستي وي بي قتراوا حنيف جاء خواده فرمي فأقم وجهك للدين حنيفا دين كامية فطرة الله التي فطر الناس عليها أو أين إخوة همان خوا رزق وزكماك كخوا خلقي لسر سروشتان دوا لا تبديل لخلق الله دروس كلا إخوة قراني بونيا ذلك الدين القيم أو أين الراس كان لقل فطرته عقلي مروب ده تيك بكاتوا ما بس مويا هميشا ئاینی خوای پەروەردگار ئاینی حەق کە دەستکاری نەکرابێ نەگۆڕدرابێ لەگەڵ ناخی ساغی مرۆڤ و عەقلی سەلی مرۆڤ تێک دەکاتەوە. بەڵام بە شەریعەت لەکوێوە لێ قەوما کاک محەممەد لەو ئەوروپا و ڕۆژ ئاواوەیە لێ قەوما کە ئەوان دینەکەیان پڕ کردو لە خۆڕافە و بیدع داهێنان چ یەهودیەت چ نەسڕانیەت پڕیان کردو لە داهێنان و لادان و لە تەوحید و تەنیا خواپەرستی و گۆڕیویانە بۆ ثالوث سێپەرستی الأب الابن الروح القدس وەکو ئێستاش لە کتێبەکانی نەسڕانیەکاندا هەیە هەروەها جوولەکەکانیش گۆڕیان بۆ پەرستنی عوزەیر و قالت اليهود عوزەیر ابن الله لەوێوە لێیان تێکشوو ئەو مرۆڤایەتیەی لە ڕۆژ ئاوان وا تەماشای ئاین دەکەن کە یەهودیەت و نەسڕانیەت دەڵێ ئەوەش پڕە لە داهێنان و کتێبەکانیان گۆڕیون و ئەوانە بەو چاوە تەماشای ئاین دەکەن ئەگەر ناوەکو ئێمەمانان ئیسلام بناسن هەر ڕۆژانە دەبیستی زانایەک شارەزایەک لە ڕۆژ ئاوا مسلمان دەبێت لە ئەمریکا لە وڵاتانی ڕۆژ ئاوا لە یابان لە چین چێن ئەوانەی مسلمان دەبن ئەوانی زۆر شارەزان ئەوانی شارەزان لێ دەکۆڵنەوە مسلمان دەبن لێرە چەند بەهۆی نەزانیەوە لە ئیسلام دوور دەکەونەوە لەوێ هێندە بۆ خۆی زانایی و شارەزاییەوە بەرەو ئیسلام دێن کەواتە هەرچی شەریعەت دەیفەرموێ عقلی سەلیم و ناخی ساغی مرۆڤ پشتگیریەتی و شەریعەتی خوای پەروەردگار هیچ شتێکی تێدا نییە فەرموویەتی بیکەن لە قازانجی مرۆڤ نەبێ قازانجی جەستەی ڕوحی عقلی دنیای دوا ڕۆژ و هیچ شتێکی تێدا نییە شەریعەت فەرموویەتی خۆتان لێ دوور بگرن
خراپ نەبێ بۆ جەستە بۆ ڕوح بۆ عقل بۆ تاک بۆ خێزان بۆ کۆمەلگا بۆ دنیا بۆ دوڕۆژ. باش دێنە سەر حکمی فەرمانکردن بە پەسەند و ڕێگریکردن لە ناپەسەند وەک باستید ئەمە ئەرکێکی هەم تاچی هەم کۆمەڵیشە کەواتە بێم ئەو ئەرکە لە ئەستۆچیەدا یاگەر وردی بکەینەوە هەم وەکو تاک هەم وەکو کۆمەڵی چۆن ئەنجامی بدەین. کاک محەممەد زانان لەبارە زۆریان قسە کردووە لە ئەسڵدا ئەرکی هەموو لایەکە بۆچی ئاەتەکەی سوورەتی ئەتەوە بێنین وەکو وێنە چکە لەوێدا زۆر بەڕوونی چکە ئاەتی 104 سوورەتی ئالی عیمراندا دەفەرمی وەلتەکن منکم ئومەة یدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك ئەو وەک کۆمەڵ لێوێ وا دەفەرمێت لێرەدا کە دەفەرمی وەلتەکن منکم ئومەة ئەم مینە کە چۆتە سەر کۆم من کۆم دەگونجێ بۆ بەشێک بێ مینی تەبعیضیە بێ دەستگونجێ مینی بۆ گشتی بێ مینی بەیانیە بێ ینی بەشی خۆی تەرخان کرد بێ بۆ بابەتە ئەگەر مینی تەبعیضیە بێ واتە لە ئێوەدا کۆمەڵێک هەبن ئەوە بکەن بەڵام ئەگەر بۆ ڕوونکردنەوە بێ واتە ئێوە کۆمەڵێک من وا بکەن لێردا دوو ئەگەری هەیە ئاەتەکە بەڵام ئاەتەکەی سوورەتی التەوبە ئاەتی ژمارە 71 والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. هیچ ئەگەری نییە کە مەبەستی پێ هەموو پیاوانی بڕوادار هەموو ئافرەتانی بڕوادار نەبێ هیچ ئەگەری دیکەی نییە چۆ ئەلیف و لام لەسەر المؤمنون والمؤمنات هەیە واتە هەرچی پیاوی بڕوادار و ئافرەتی بڕوادارە صیفەتیان چییە ئەوەی کە فەرمان دەکەن بە هەموو پەسەندەکان ڕێگری دەکەن لە هەموو ناپەسەندەکان وەکو چۆن دوای دەفەرمێ ويقيمون الصلاة ويؤتون الزكاة نوێژ بەرپا دەکەن زەکات دەدەن نوێژ و زەکات واجب نین خی پەروەردگار فەرمان بە پەسەند و ڕێگری ناپەسەندی پێش نوێژ و زەکات خستوون هەروەها دوای دەفەرمێ ويطيعون الله ورسوله فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی دەکەن فەرمانبەری خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام واجب نییە ئیمام ئەحمەد دەڵێ لە 63 لە 6 شوێن زیاتر لە قورئاندا خوا فەرمانبەری خۆی و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام پێکەوە هێناوە بە شێوەیەک لە شێوەکان هەردووچیان واجبن کەواتە خی پەروەردگار فەرمان بە پەسەند و ڕێگری ناپەسەندی پێش ئەنجامدانی نوێژ و زەکات و ئیتاعی خوا و پێغەمبەری خوش خستووە بۆ چونکە یەکێک لە پەسەندەکان بریتێ لە نوێژکردن یەکی دیکە لە پەسەندەکان بریتێ لە زەکاتدان یەکی دیکە لە پەسەندەکان بریتێ لە فەرمانبەری خوا ئەوی دیکەش فەرمانبەری پێغەمبەر صلی الله علیه و سلم و پێچەوانەکانیشیان نوێژ نەکردن زەکات نەدان بە قسە نەکردنی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەموو ناپەسەندن بۆیە حکمی فەرمان بە پەسەند و ڕێگری لە ناپەسەند گومانی تێدانێت کە فەرز بوونە واجبە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایش تێکدا نوختەی بۆ خستوونە سەر پیت دەفەرمێ لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو ليشيكن الله أن يعمكم بعقاب ثم تدعونه فلا يستجاب لكم أما لا سنن ترمذي دهاتو بصحيح داناو دەفەرمێ فەرمان دەکەن بە پەسەند ڕێگری دەکەن لە ناپەسەند یاخود نزیکە خوا بەڵایەکی گشتیتان بۆ بنێرێ دوای هەرچەند لێ بپارڕێنەوە وەڵامتان نەداتەوە ئێستا خەڵکی ئەم وڵاتەی ئێمە ئەم هەرێمەی ئێمە زۆر کەسێ دەپارڕێتەوە دوعا دەکات خۆیان بوچە نییە خۆیان نەخۆشم خۆ پێ چارەسەر ناکرێ خوا ئەوە کۆمەڵێکی بۆنە ملیار لێر لە حکمی بنەماڵە و حیزب و دەور و بەر و ئەوانە خەڵکیش دەپارڕێتەوە وەڵڵا من خەڵک دێ بۆ لام ینی لە دەرجی پێشینان دەڵم دڵم خوێنیان بۆ دەکانی خوێنم لە بریدێ نەخۆشە دەردەدارە وەڵڵا نەکەر هی ئەوە کادیرە و حیزبانە دێت کاکە کادری پارتیویشێتی دێن بۆ لا خەڵکی وان دێ وەڵڵا هەیە دێ دەگریا دەڵم کاکە تۆ حیزبەکەت خۆ دنیای لوش داوای تۆ دڵم مامەسە بۆ من نییە بەخوا خۆ ئاگادارە یعنی ئینسان خەریکە بۆیان گریە دەی باشە ئەو خەڵکە دەڵێ خوا من زۆر نوێژە دەپارڕێمەوە دەروی خێرمان لێ بکەی بۆ زانی بۆ جواب ناداتەوە خوا وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام فەرمان دەکەن بە پەسەند ڕێگری دەکەن لە ناپەسەند یاخود نزیکە خواست بەڵایەکتان بۆ بنێرێ دوای هەرچەند لێی پاڕ وەڵامتان نەداتەوە کاکە تۆ لە سووری تێت دۆڕاندەوە بۆیە لە لابایتی هەڵنایەتەوە خوا دەفەرمێ فەدعونی ئەستەجیب لەکم خوای تەعالە دەفەرمێ فەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتان دەکەم زانایان دەڵێن یادم بکەن بە فەرمانبەری یادتان دەکەم بە وەڵامدانەوە تو یادی خوارد نەکردو بۆی خوا یادت ناکە خوای پەروەردگار
بقوترة حلسوك لقى خلقناك إن ربي على صراط مستقيم پروردگار مسريش راسته هو دواي بقومك يقول پروردگار مسريش راسته خو بترازو بپیور لقل همو درسرا وكاين دم عمل هذا خو هذا فرمي بقسم بكن خلقينا فرما بپسند بكن ريقرينا پسند خصي حق بلين بقسي بدواي باطل مكون حرام خور مبن بيدنگ مبن لبرامبر ظلم مستمدا هاوكاري ظالم مكن ئەگەر ئێوە چاک بوون ئاوا بنش وەڵامتان دەدەمەوە یە خەڵکەکە بە قسەی خۆی پەروەردگاری نەکردووە کاکە تۆ تەماشا بکە ئەو هەڵبژارنی ڕابرد بە پێی ئەوەی کە دەرکەوتووە ئەوەی کە بۆ ئەنجومەی نوێنەرانی بەغدا بە پێی زۆر حیساب و کتاب هەندێک دەڵێن 120 خەڵک بەشدار بووە معدل هاوکۆ هەندێک دەڵێن 125 یعنی 180 175 خەڵک بەشداری هەڵبژارنی نەکردووە یعنی چی يعني 175 خلق لم واقع ناڕازیە وانە باشە خەڵک ئەمەش دەبینەوە 30 ساڵە ئێمە خوا لێما قوڵکە حەق دەڵێین چەند کتێبمان نووسیوە لەو بارەوە مە هەر باسی خۆم بکەم بڵێن چەند کتێبمان نووسیوە چەند وتارم داوە چەند کۆڕم بەستووە لە کۆبنەوەی تایبەتدا چەند قسەی حەقمان کردو بۆوانە زۆر دڵسۆزانە کاکە وا مەکەن وڵاتەکە خراپ دەبێت کاکە کەی وڵات بەڕێوەبردن وایە هەموو شایەدیمان بۆدەن دڵسۆزانە حقد بە غەرەزمان بەرامبەر بە کەس نین ئەو 175 خەڵکە ئێمەش نابینێ ئەگە نەمان بینێ یعنی خەتایەتی ئەگە دەشمان بینێ و پشتگیریمان ناکە هەر خەتایەتی باشە کاکە ئێمە نا خەڵکی دیکە هەیە دژی ئەم واقیعەیە ئەتۆ بزانم متمانەت بەچێ هەیە کاکە لەگەڵماندا هاوکار بە دەستبارگر بە ئەتۆ بۆ تێوە ڕاماوی وەڵام منە واقعا بەدڵ نییە دەی باشە ئێبە تا 125ەکە دێت هندێکی بۆ ئێمە هەندێکی بۆ ئەو لاو ئەوی دیکەشی مەسەن بۆ ئەو حیزبانی کە وڵاتە ئاوە بەڕێوە دەبن تۆ بۆ بێدەنگ و بێ هەڵوێستی بۆ بێدەنگ و بێ هەڵوێستی جێ تۆ میلەتێک 180 بێ هەڵوێست بێ هەر ئاوا حکمڕانی دەکرێت هەر ئاوا دەبێ هەر ئاوا بەشێکە لە فەرمانکردن بە پەسەند ئەو بەشێکە لە فەرمانکردن بە پەسەند ڕێگریکردن لە ناپەسەند ئەگە تۆ نێ مەیدان ئەگەر تۆ قۆڵی هیمەتی لێ هەڵنەماڵی چێ دۆخەکەت بۆ ڕاستکاتەوە بە تەمای زاڵمەکەبی بۆت ڕاستکاتەوە بە تەمای ئەوە بی کە لەگەڵ زاڵم نان دەخوا بۆت ڕاستکاتەوە ئەو نایەت چونکە ئەو بۆی عیبی نییە ئەو وەکو دەڵێ پاروی کەوتۆتە ڕوون بەڵام ڕۆنێکی حەرام ئەوە عیبی نییە بۆ تۆی کە تووڕەی و نیگەرانی لە واقعەکە و بەڵام ئامادەنی بیگۆڕی بە دەنجیش لە هەموو عمرتدا بە 4 ساڵجاری هەر ئەستەم بێ سەعاتێک لە خۆت بگری بزانی دەخوا لە وڵاتەدا ئەرێ کەسی تێدا نییە حەق بڵێ ئەرێ کەسی تێدا نییە بڵێ کاکە ئەوە زوڵمە ئەوە حرامە ئەوە غەدرە ئەوە خراپێل کاکە خەڵکی هەژار و نەدار و بەشخورا و هەیە کاکە ئەم وڵاتە هەر دەڕوخی ئاوا لە ئەنجامی ئەو هەموو زوڵم و گەندەڵ و خراپەدا ئەرێ با بچن لەگەڵواندا بم ئەرێ کاکە باجارێک لە جاران ئەمن ئەوانە تاقیکەمەوە کە دەڵێن وڵا ئێمە بەڕێ خوا پێغەمبەری خوادا ئەرێ با بچم بۆ لایام زانام داخوا چ باسە ئەرێ کاکە وەرە بۆ نێومان داخۆمە چ دەکەین داخوا بەرپرسەکەمان نابین لەگەڵ کادیرەکە و لەگەڵ پێشمەرگەکە دادەنیشێ داخوا چۆن وەرە داخوا لەلای ئێمە چ باسە وەرە لای ئێمە داخوا چ باسە بۆی لە شتەکە حاڵی بی بە هەر حاڵ مەبەستمەوەیە فەرمان بپەسەند و ڕێگری لە ناپەسەند ئەرکێکی فیعلەن گشتیە و ئەرکێکی تایبەتیشە تایبەتی ینی پەیوەستە بە تاکتاکی مرۆڤەکانەوە هەر کەسێ لە ذاتی خۆیدا بەدڵ دەبێ ڕقل لە ناشەرعی و خراپ و ئەوە بێ بە زمان دەبێت دژیبی بەدەست دەبێ هەوڵی لای بەری وەکو حەدیثەکە دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان هەر کەسێک ناپەسەندێکی بینی با بەدەست لای بەرێ نەیتوانی بە زمان نەیتوانی بەدڵ لە دوای ئەوەشەوە بە قەدەر دەنکە خەرتەلێک ئیمان نییە واتەگە بەدڵی ڕقل لە خراپە نەبێ دەنکە خەرتەلێک ئیمانی نییە کەسێ بەدڵش ڕقی لە خراپە نەبێ بەڵام وێ ڕای دڵ تۆ دێ هەوڵ دەیلانێکم بە زمان بیگۆڕە ئەجا ڕەنگە بڵێ کابرا بڵێ ئاخر وایە بەڵام سوسنم دەکەن ئاخر نانم دەبڕن دەی تۆ بێدەنگ بۆ ئەو بێدەنگ بێ ئەو بێدەنگ بێ نەتیجە کابرایی کە زوڵم دەکا ئەو شێوە حکمڕانیە کە دەکات دەڵێ دیارە هەموو ڕازین بە بەڵگەی هەموو بێدەنگن هێنەت 20,000 ئیدعای ئەوە دەکەن
كشوف شيء هو بس الخلق هم كما زوري ني لسطا سطي خلقي شن لسطا كي خلقي شن دا بتو سطا دا يا دوازده شو كسطا 25 كش دا باش دبيتو تو سطا دا سطا هشتو نو خلق لك الله اويشت بزورو ببرتيلو بچواشە کردن و بە پارەی حرام پێدان و بەوە ئەوە کرد سەت و زۆرینەی کوێی ئەوە قەڵەم و ئەوە دەفتەر وەرە لێکیدەوە داخۆ تۆ زۆرینەی کوێی 170 خەڵک هەر بایکۆتی کردووە کوا زۆرینەی بەڵام بەستمەوەیە خەڵک دەبێ هەڵوێستی هەبێ خەڵک دەبێ هەست و نەستی هەبێ کتێبێکم هەیە گەنجەکانمان بڵێن هەست و هەڵوێست لەو بارەوە کە ئینسان دەبێ هەستی هەبێ شعوری هەبێ و بە پێی ئەو شعورش دەبێ هەڵوێستت هەبێ بەڵام کە خەڵک وای لێبێ هەستی نەبێ ئەسڵەن هەر هەست بە زوڵم و خراپەکە نەکا و دوایش هەڵوێستێکی کە نەبێ ئەو بە تاکید ئەبۆ شێوەیە وڵاتەکە ئاوای لێ دێک کە ئێستا پڕ کراوە لە زوڵم و ستەم و گەندەڵی زۆر خەفەت دەخۆم خوا بۆ خۆی ئاگادارە یعنی زۆر خەفەت دەخۆم کە ئەم هەرێمە ئێمە لەکوێ هاتووە کوێ کاتێک بوو حکوومەت لە بەغدا پێک نەدەهێنرا دەین لێرە پێکمان دەهێنا من لێشە لە کۆبوونەوەکاندا لێرە بوو لێرە پێکمان دەهێنا ئێستا حکوومەتی نێوەندی بەو شێوە مامەڵەت لەگەڵدا دەکات بۆ چونکە تۆ ڕاست ناکەی نە لەگەڵ میلەتی خۆدا ڕاست دەکەی نە لەگەڵ ئەودا ڕاست دەکەی ڕاست ناکەی کاکە باج و خەراج کۆ دەکەی ئاگادار ناکەی نەوتت دەفرۆشتت بە ناوی سەر بەخۆی ئابووری خەڵکت پێکردە ملیار لێر خزم و حیزبت پێکردە ملیار خەڵکت ڕەش و ڕوت کرد وڵاتەکەت بەو شێوەی لێ کرد باڵەخانی بەرز دوشکم وڵات 4 کارگە و مەحمەل دروست نەکرد کە هەندێک بەرهەمی خۆماڵیمانە بێ ژێرخانێکی ئابووریمانەیە بەهۆی تێشاومانە دەستی تورکیا و ئێران و ئەملاولا نەبێ ئەو گەنجی خۆمان لاوی خۆمان کە لەبەر بێکاری سەر هەڵنەگرێ بڕوا ئیش نەبێ دانە مەزرێ کاری نەبێ ئیشی نەبێ وڵات چۆن ئاوا بەڕێوە دەچێت کاکە وڵات ئەوە هەزار جار گوتمان کە وڵات ئاوا بەڕێوە ناچێ خوا لە چەند شوێنی قورئاندا دەفەرمێ ئاوەدانیەکان وڵاتەکان بە زوڵم کاول دەبن وما كنا مهلك القرى إلا وأهلها ظالمون ئاوەدانیەکان لەبەی نابێن کە خەڵکەکە ئێستەمکار نەبێ وكم قصمنا من قرية كانت ظالمة زۆر ئاوەدانیمان پشکاندن کە خەڵکەکە ئێستەمکار بوو ئەهلەکناهم لەما ظەلەموا لە سوورەتی کەهفدا لەبەینمان بردن دوای کە ستەمیان کرد لە چەند شوێنە لە قورئاندا خوا پەروەردگار ئەو ڕاستیە مێژوویەی ئەو قانونەی خۆی لە ژیانی بەشەردا بۆ ئێمە بەیان کردووە کە بەهۆی زوڵمەوە وڵاتەکان کاول دەبن بەهۆی کوفر و کاول نابن نا خوا مەجالی داوە خەڵک ئیمان بێنە یا کافر بێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بەڵام بە زوڵم وڵات کاول دەبێ بۆ چونکە بە کوفر ئیمان و خەڵک دەگونجێ پێکەوە بژی ئەی لە مەدینەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام مسلمانان ئیماندار بوون و جوولەکە بێبڕوا بوون و مشریک هەبوون و منافق هەبوون و پێکەوەش دەژیان بەڵام بە زوڵم وڵات تێک دەچێ بە زوڵم ئینسان ماڵی خۆشی لێوە تەنگ دێ بۆیە دەرفەت بە زوڵم نەدراوە دەرفەت دراوە خەڵک بێ بڕوا بێ بەڵام دەرفەت نەدراوە خەڵک زاڵم بێ کە زاڵم هەبوو دێ مەزلوم هەبێ ماناوە شیرازەی ژیان تێک دەچێ و هاوسەنگی کۆمەلگا تێک دەچێەوە بەرەو کاول بوون دەچێت لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوبڕێکی کورت وەردەگرین و بەردەوام دەبین بەڕێزان دوای ناوبڕێک بەردەوام دەبین دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەردەوامی دەدەین بە ئەڵقەی 24 لە بەرنامەی ڕۆشنایی کەواتە جەنابی مامۆستای وەک ئەوەی باست کرد ئەمە ڕێسایەکی یعنی کەونیە کە خوا دایناوە ئەگەر ئەو ئەرکەی فەرمانکردن بە پەسند جێبەجێ نەکرا ئەوەمان بەسەردەی کە ئێستا لە حاڵ گوزەرانی ئێستا بە چاوی خۆمان دەبین کەواتە وای نابینی لە ئێستا لە وەئەنتوم الئەعلەونە کەتینە ژێر دەستەیی بە واقعی حاڵ بەڵێ گومانی تێدانە خوای پەروەردگار دوو جۆرە یاسای هەن یاسای گردوونی هەن کەونی بۆ وێنە ئەو کەهکەشانانە لە گەردی لەو تا کەهکەشان هەتا گەلە کەهکەشان کۆمەڵەی خۆر هەموو ئەوانە مانگ لە سوورگەی خۆیدا دەخولێتەوە بە دەوری زەویدا و زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە لە بەرامبەر خۆردا شەو ڕۆژ پەیدا دەبن بە دەوری خۆردا دەخولێتەوە چوار کەشەکانی ساڵ پەیدا دەبن خۆر بە دەوری داڵی ڕاوەستاودا دەخولێتەوە داڵی ڕاوەستاو لە بە نێو چەقی کەهکەشاندا دەخولێتەوە کەهکەشانەکانمان بە دەوری شتێکدا هەمووی لە حەرەکەدایە ئەوە یاسای کەونی هەروەها
زستانان دنیا ساردێ بەفر و باران و تەرزە دەبارێت دنیا گەرم دەبێت بەفر و شتەکان دەتوێنەوە و بەو شێوەیە دەیبینی کە شەو ڕۆژ ئەوە هەموو یاسای گەردونین جۆرێک لە یاساکان جۆرێکی دیکە لە یاساکانی خوا ئەو یاسانە کە لە ژانی بەشەردا حاکمن ئەوانیش یاسان بۆ وێنە کە خوا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئەمە یاسایە ئێمە فەوتێنەری ئاوەدانیەکان نەبووین لە ڕابردوودا مەگە خەڵکەکان ستەمکار بوو بن ئەوە قانونی خوایە ستەم بوو بێ کاولکردن بە دووادادێ ستەم بوو بێ ئەگەر کەسێک نەبێ لەو ستەمەوە دەنگ بێ بەربنگ بەو ستەمکارانە بگرێ ماناو شایستە ئێوە لە بین چن تەماشا بکە فرعون چی دەگوت بە خەڵکی مەسڵ دەگوت ئەنا ڕەبکم الأعلى ئەمن بەرزترین پەروەردگارتانم وفرعون يقول ما علي يا أيها الملأ ما علمت لكم من إله غيري أي دستو بيواندا كان كورو مجلس بيزغ لخون برسراوي شي ديكي بو ايو بيشكنايا وبموسى داود لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين قال من برسراوي شي دي كتبه دتخم قل زندانيان واتزوري كشموكتو قرتو أو فرعون لسر أو بردوان بو وفرعون يقول شي ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد هر أوتان بي دلم خوم ديبينم وهر شي منيش دلم هم الراسته تو أخوة كاكا محمد وبينران وبيسراني بريزيج بخشكو براوة دكا مشاهد تا إسا برپرسيش أمولاتتان بينيو بيتا سر تلفزيون بلا والله لوش تدانا ما بيكابو چان غلط يان كردون سري أمهري مان بقر دا بردو تخواري يشي يكد بيني دان بحالي خوي دا بيني هنده بيويري جرأتي هبه بيبلي وكو أم مسؤولاني أولاتانا دلن وزيرك من دالك قوليك دشتين تقول لحديقيك دي استقالة دا دلن من ديار خلقم پروردنا كردو دي اشتيك كسي اشتيك كذا دلن من كم ترخبو دان بحالي تحملي مسؤوليات دكان كسي كدبين لمولات دا أم مشريني أخو يكره هندي لبر برسقان كتان شي يا خطاي منو فلان قصده ولا خطاي خلقو خطاي خلقو يقدي كوش هل خورا خلق يا خي يقدي قرت يعني استا هاتو هردا بيني مثلا او دا كوجري او دا كوجري او دا كوجري باب كور دا كوجري كور باب دا كوجري شن مير دا كوجري مير جن دا كوجري او دا كوجري يعني لسشتي بسيط بربرسيك نايت بلا ركاكا شلون دا بيوابي هيتش هلوك يوانيش نبل اما تحملي مسؤوليته اما ولاد بري وبردنا جامو بس فرعون سري خوي قومك بشوي قيات سري خوي قومك بوقعان كلا درياي سوردان غروب بن بو چونکە هەر بەو شێوە دایەبەر بە زوڵم بەستەم و بەنو ئیسرائیلی کردبوو بە کۆیلە دەیچەوساندنەوە ئەها کە منەت لەسەر موسا دەکا دەڵێ ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدە وەلەبیثە فینا من عموریکە سینین ئایا بە منداڵی لە ماڵی ئێمەدا گەورە نەبووی پەروەردەمان نەکردی چەند ساڵان لە ماڵی ئێمەدا نەمایەوە منەتی لەسەر دەکا موسا عەلەیهی سەڵات وسەلام وەڵامێکی دەدانشتێنی دەداتەوە دلي وتلك نعمة تمنها علي أن عبدت بني إسرائيل أو تشاكيش بشاي مني دا دا وهي أو بكتو بني إسرائيل كربوا كويلة جيردا صد كربون بوي من هات ماليتو أما داكم لترسي وي كتو سر من بري ملوتكي بوي ب للصندوقي شو هاويشتمو بروباري نيلي دا دامو مالي أو قرتيان ولا مالي أو بارور دابو خو لخو بخوشي خو من هادبو مالي أو بناشاري هادبو كواتا فرعون آوا حكمي ذكرت سرنجام خوي سبايكي أغرقناهم لما ظلموا تيشون بويا دبي بندور بقرين إيما للرابردو وهميشا علماء ضلن إن الظلم عاقبته وخيم ستم سرنجامكي زور خرابة زور دجوارة إدي وهو مستمو الظلم دبيني وهم غدر خرابية دبيني وهم قرخ كارية دبيني أمولاتي إيما كإستا ونازل ماويشي چند زور پروشي مشخوران با ببوشوني من تويشي زور ستم ديدن مشخوركان بقشتي بما مستوى بپزيشكا وبأندازيارا شو زانم بكارمندي حكومته وبهمو جوركان يانو بپيش مرقا وبآسايش وبوليس وحموي چونك جيرخاني چي آبوريان يعني فقير زاري قرتوتو سري مانگ موشبيت أمجا أو برادرانش كأو أم واتيان بري وبردوا بو أوي كخلق ناچار كان لقليان بي هر موشخوريان زياد كدوا
ئێستا لە بەغداوە موچە خۆران دەنێرێ بەڵام بەو ئەندازەی کە خۆی دەڵێ حەقیقەتە ئەو بندیواروشتانە ئەوانی هەمووی کە وەکو ئەوەی حیزبی بەخۆیان وشە تەکداون هەمویان فێرە تەمبەڵیکردن دێهاتەکان کاول بوون بەرهەمی خۆماڵیمان نەما هەمویان هێنش لە شارەکانیان خزاندن ئەمە هەمووی وای لێ هاتووە کە ئێستا هەمووی شاوی لە تۆزە موچەکەیە ئەگەرنا وڵاتان تەماشا بکەوان نییە خەڵک کەسبی ئازاد دەکا بەڕەنجشانی خۆی خۆ دەژێنێ کشت و کاڵ دەکا ئاژەڵداری دەکا پیشە سازی دەکا شتی دیکە دەکا کەسبی ئازاد دەکا هەمووی شۆلەکە نییە بەچکە شۆلەکە نییە زار بگرێتەوە کەنجە سەریمان جێ دێ تۆزە قوتیشی لای موتی لە زار دەهاوێن ئەوی دیکەشی کە لە پەنای حیزبە زاڵمەکاندا چییە؟ ئەویش تاوان بۆتە شەریکە دەست موشەخۆر ئەویش لێ دەقەومێ ئێستا وردە پارە حرامەکە نامێن ئەمەش هەموو لیان دەقەومێ کاکەم پەرۆژی وانیشمە والله من ڕقم لێ کەس هەڵناسێ بەس ڕقم لە زۆڵمە لە فەسادە لە گەندەڵیە ڕقم لەوەیە کە خەڵک ئاوای لێ کراوە بێدەنگیش بووە بێدەنگ بۆ بێدەنگ بۆ تانتی سەری بۆ گەیشتووە و لەمەشەوە کە ئێستا هەیە وەکو هۆشداریمان پێدراوە چەند جار هەندێک لە نووسەکانی نووسینەکانی خۆنە باسم کردووە لێرەش ناوەستێ بەرەو خراپتریش دەچین کەچی لەگەڵ ئەوەشدا هەندێک بەرپرسان ئاوە وەکو بڵێ کەنە دنیا شامی شەریفە کاکە تۆ ئەگەر لە دنیا هەیە ئەگەر لە خەڵکی هەژار و نەدار هەیە ئەگەر لە موچەخۆرەکانی وڵاتەکەت هەیە ئەتۆ بەرپرسیانی بەحسە تۆ ئەگەر لێ هەن زانی خەڵک چەند هەژار و نەدار و چەند ئاتاز و چەند بێزار و تووڕە و نیگەرانە بە زۆریش ئەمجا خەڵک سەرکوت دەکەن جار خەڵک شەوکوژش دەکەن هەر نەک شەوکوت شەوکوژیان دەکەن لەسەر دوو قسەی حەقی کردووە کەسی هەندێک خەڵکیش کە دەسیسەی خۆیان بۆ خۆیان دروستیان کردووە کۆلارە هەڵیان داوە بۆ هەر کەسێک لەوان تووڕە بێ بچێ بۆ لای ئەو نێ بۆ لای ئەوانی کە دڵسۆزی ئەم وڵاتن و ساودە و مامەڵە ناکەن بە قەزیە میلەتەوە بۆی نەچێ بۆ لایوان هەندێک کەس بۆ کۆلارە هەڵیان داوە جنێویان پێ دەڵێ قسەی سوچیان پێ دەڵێ کەسی لە بەرابەری بێدەنگن خەڵک ئەگەر نابێ خەڵک عەقڵی هەبێ خەڵک دەبێ عەقڵی هەبێ دەبێ بیخوێنێتەوە بۆچی یەکی وەکو من هەردوو عاش بکەم یەک سوپا فەیسبووکم تێبەر دەدەن یەک سوپا کۆمێت نووسم تێبەر هەر دوعا بکەم دوعا بەڵام بۆ هەندێک خەڵک کەلیمە زۆر ناشیرینە بۆ بەکاردێنێت جنێویان پێ دەڵێ سوکایەتیان پێ دەکات لە بەرامبەری بێدەنگن خەڵک عەقڵی دەبێ بخوێنێتەوە وانە بۆ لەو بێدەنگن بۆ لێم بێدەنگ نابن چکە دەزانن ئێمە نافرۆشرین ناکردرین سەودا و مامەڵە ناکەین بە خەڵکەوە بە دینمانەوە بە ژینمانەوە بەڵام خەڵکی دیکە وەکو بڵێم دەستکردی خۆیانە وەکو کۆلارە هەڵیان داو دەینیشێنەوە ئەنجا بڵین چێوە وەزعەکە بەو شێوەیە کەم زۆر خەفەتی پێ دەخۆم و زۆر خەفەت دەخۆم کە ئێستا حکوومەتی نێوەندی بەوەندە ئیکتیفای نەکردو پەرلەمانت هەڵەشاوەتەوە حکوومەتەکە بێتە کاربڕێکە هیچ دام و دەستگایەکی ڕسمیت نەماوە ئەمجا دەشڵەکە کە ئەو پارێش کە دەینێرم دەبێت بە قەرز لەسەر تا حساب بێ لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەدا کە دەزانێت تۆ چیت کردووە و نەبێ تەییدی هەڵوێستەکەی ئەوان ناکەم بەڵام بیانوت خستۆتە دەست دەزانێت چیت کردووە و دەزانێت خەڵکەکە لێت تۆڕۆ بێزارە بۆیش لێت بێمنێت بەڵێ مامۆستا لە ژێر ناوی چەند تێبینی یەک چوار بابەتە دووڕژاندووە لە بابەتی فەرمانکردن بە بەپسند و ڕێگەریکردن لە ناپەسند یەکەمیان ئەوەیە جیاوازی لە نێوان فەرمانکردن بە پەسند و ڕێگەریکردن لە ناپەسند لەگەڵ جێبەجێکردنی شەریعەت کە ئەوانە جیاوازن چۆن بەڵێ شەریعەت جێبەجێ دەکرێت بە مەرجەکانی خۆیەوە بۆ وێنە کەسێک مادە سەرخۆشخێرەکان بەکاردێنێ دەبێت بە بەڵگە لەسەری ساغ بێتەوە و دەسەڵاتی شەرعی ئەو جیهەتەی کە تایبەتە بەوەوە ئەوە دەبێت سزاییدا نەک هەر کەس لە خۆی بەڵام فەرمان بە پەسند و ڕێگەری ناپەسند ئەوێت تۆ کەسێک دەبینی مەشروع دەخوا قومار دەکات خەریکە قەتڵێک دەکات زینایەک دەکات ئەتۆ هەر ئەوەندە لەسەر تۆ پێویستە نەیەڵی بیکە بە زمان بێ بەدەست بە نێڵی بیکە بەڵام بۆت نییە سزای بدێ سزا عیدی ئەوەیە کە ئەو دەسەڵاتەیە کە شەریعەت پیادە دەکات باش یەشی دیکە فەرمانکردن بە پەسند و ڕێگەریکردنی لە ناپەسند لەو مەسەلانن کە ڕاجی ڕاجیاییان لەسەربی بەڵێ بۆ وێنە ئەو شتانەی کە ڕاجیاییان لەسەرە بۆ وێنە ئافرەت لە کۆمەڵگایەکی موسڵماندا پەچە و نیقاب هەبێ یان نەبێ ئەوە تەمان هەندێک دەڵێن سونەتە هەندێک دەڵێن سونەتیش نییە وەم کە پێم وایە شتێکی پەسەندە ئەگەر بکرێت نەک بە واتایە ینی سنت بێ بە واتایە کە پاداشتی هەبێ بۆ چونکە من تەماشای قورئان دەکەم باسی
نقابی تێدا نییە و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتان لە سەحابیەکان خوالیان ڕازی بێ هەیان بۆ پێشەی بۆ هەیانم نەیبووە و زۆریشان نەیان بووە بەهۆی ئەوەوە ناسراون ئافرەتێک هەڵساوا بوو سەفعاء الخەدەینی چی بینراوە مەسەلەی حیجابیش کە زۆر کەس بە هەڵەت تێدەگا حیجاب یعنی خۆداپۆشینی ئافرەت حیجاب یعنی پەردە وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب أو تایبەتە بە هاوسەرانی بەڕێزی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم دایکانی بڕواداران کە خوا مسلمانان فێرە ئەو ئەدەبە دەکە ئەگەر ئیشێک پێویستێکتان لە هاوسەرانی پێغەمبەر صلی الله علیه و سلم داوا کرد لە پشت پەردەوە لێیان داوا بکەن پەردە تایبەت بە بەوانەوە پەردەگرتنەوە ئەمما حیجاب يعني بمعنى پۆشاک نییە پۆشاکی ئافرەت لە قورئاندا بە جیلباب هاتووە و بە سەرپۆش بە خومڕ هاتووە کۆی خیمارە ئەمە جایە و حیجاب تایبەت بە هاوسەرانی بەڕێزی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام پرسیارەکە دەوە بکە ئەو شتانی کە ڕاجایی هەڵدەگرن بەڵێ دەبێت ڕوون بکرێتەوە ئەنجا نابێ ڕاجایی تێدا بێت ئەگەر ڕاجایی تێدا بێ کاکە تو بۆ وا دەکەی ئەوە کاکە بە پێی فلان مەزهبە قەدەغەیە بەڵام بە فلان مەزهبە ڕەوایە من بە پێی فلان مەزهب تەواو هەر عولەما لەسەرەوە یەکدەنگن ئیبن المفلح لە کتێبی الآداب الشەرعیەدا دەڵێ هەموو ئەو شتانی کە ڕاجایی هەڵدەگرن دروست نییە فەرمان بەچاکە و یاخود فەرمان بەپەسەند ڕێگری ناپەسەندیان تێدا بکرێت باش سێمت هەرچەندە باس کرد بەڵام وەکو ڕوونکردنەوە بەوەی کە جێبەجێکردنی هەرچەندە ئەرکێکی وەک تاکویان گشتیشە کۆمەڵیشە بەڵام بە پێی بۆلوانە بە پێی پێکرانە بەڵێ هەیە تەنیا مەسە تۆ بە بازاردا دەڕۆی سەد ناشەرعی دەبینی خۆتم ناکرد لە هەمووان هەڵپێچی بەدڵ پێت ناخۆش بێ بەڵام لە شوێنێک بۆت هەڵدەسۆڕێ بۆت بگونجێ دوو قسەی خێریان بۆ بکەی یاخود نەهیان لێ بکە قەدەغەیان لێ بکەی ئەوەش لەسەر پێویستە لە شوێنێک بۆ دەنگۆزیێ بەدەستیش ناشەرعیەکە لابەری ئەوەش لەسەر پێویستە بە پێی بۆلوان و بە پێی بۆکرانە چوارەمیان باس لەوە کردووە کە ئەم بابەتە دەبێت بە وردی و واقع بینانە مامەڵی لەگەڵ بکرێ نەک لە زیاتی ئەوەی فەرمانکردن بە پەسەندێک یعنی ناپەسەندێکی گەورەتری ڕاستە دەتوانین لەو بارەوە زۆر شت هەڵبووکەوتم ئەو مەسەلەی فەرمان بە پەسەند و ناپەسەند جەنابیش لە سەرەتای بەرنامەکە تۆ ئاڵلقەکە تۆ جوانت گوت یعنی ئەوە بەڕاستی دەبێت کتێبی گەورەی لەسەر بنووسێ من لە هەندێک لە کتێبەکانمدا بە درێژتر باسم کردووە دەتوانین لەو بارەوە وێنەیەک بێنەوە جارێک ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بگەڵ کۆمەڵێک لە هاوڵانی بە شوێنێکدا دەڕۆن کۆمەڵێک لە تەتەر و مەغۆڵ دەبینن خەریکی شەراب خۆرین مەی خۆرین ئەوش دانەوێت بچن زۆر دەبن دیارە دەیانێت بچن لیان تێکدەن ئیبن تەیمیە دەڵێ لیان گەڕێن ئەوانە هەر سەرخۆش بن باشترە کە سەرخۆش نەبن دەچن ماڵی خەڵک دەدزن خەڵک دەکوژن شتی خراپتر دەکەن هەر سەرخۆشیەکان ئەوەنتر ئەوە بەڵێ مونکەڕ و ناپەسەندە بەڵام ئەگەر ئەو ناپەسەندەیان لێ تێک دەین خەریکی شتێکی ناپەسەندتر دەبن یاخود شتی پەسەند کە لەو پاداشتەکەی لە ناپەسەندە گەورەترە دەفەوتێ کەواتە زانایان دەڵێن دەبێ وەختێک فەرمان بە پەسەندەکەی بەهۆی ئەو فەرمان بە پەسەندەوە پەسەندێکی گەورەتر نەفەوتێ یاخود ناپەسەندێکی گەورەتر لێتە شوێنەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو وێنەیەکی دیکە کە بەدایکمان عائیشەی فەرموو لولا أن قومك حديث عهد بكفر لأعدت الكعبة إلى أساس إبراهيم ولجعلت له بابين قال ونبا خلق كان لكفر ونزيكن كعبم دجرا وسر بناغي إبراهيم ودو درقان بودا كردن بەڵام چاوپۆشی لە ڕاستکردنەوەی کەعبە کرد نەوە خەڵکەکە لە کوفر و نزیک بنەوەکو بەلبەلەیەکیان بۆ دروست بێت دەڵێ عەبدوڵای کوڕی زوبەیر خوا لە خۆی بابی ڕازی بێ کە ماوەی حوکمڕانی مسڵمانان بوو 9 ساڵ 10 ساڵ گوتی ئەو وەسیەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ دەکەم کەعبەی بەو شێوەیە لێ کردەوە بەڵام لە دوای خۆ ئومەویەکان لەرقی ئەوەی کە عەبدوڵای کوڕی زوبەیر کردو کە موافقی حەدیثی پێغەمبەریش صلی الله علیه و سلم و عەبدوڵای کوڕی زوبەیر پرسی بە پوری کردبوو بەدایکمان عایشە کە دەکاتە پوری یعنی خۆشی دایکی ئەو حەدیثەکەی بە صەحیح بۆ بخوێنبەوە بەڵام ئەو ئومەویەکان توێکیاندایەوە دوایوی عومەری کوڕی عەبدولعەزیز هات دوایوان گوتیان وەکو سەردەمی عەبدوڵای کوڕی زوبەیری لێ ناکەی بە پێی حەدیثەکەی پێغەمبەر سەڵ کردوێت گوتی نا لێگەڕێن دەڵێ پرسی کرد وتیان کاکە لێگەڕێن ئێستا تۆ ئەوە بکەی یەکێکە دوای تۆ دیسان توێشی داتەوە وتی ئەم بەیتە مەکەنە بازی چێ بەدەستی خەڵکەوە هەر ڕۆژە کەسێک بێت و دەستکاری بکە مەبەستم لەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چاوپۆشی لە ڕاستکردنەوەی دیواری کەعبە کرد
نەوەک خەڵک تووشی منکەڕ و ناپەسەندێکی گەورەتر بن بەلبەلەیەکی فیکری و عەقیدەیان بۆ دروست بێت. من کۆتایی مێنە بەڵام بۆ ئەوانەی کە دەیانەوێت زیاتر لە بابەتەکە قوڵ بوونەوە هەم لە کتێبی مسلمانی ڕاست و ساغ چێە و هەمیش لە ئەلیسلام و کەمایەتەجللا فی کتابی الله ئەم بابەتت باس کردووە و ئەگەر لە یادم نەچێ لە مەوسوعی ڕەوش و ئاکاری ئیسلامیش باس کراوە و لە ڕوونکردنەوەی هێڵگەشتەکان بنەما شەرعیەکانی لە بنەمای 16 ویستم باسیکەم بنەمای 16 لە بنەما شەرعیەکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئێستا ئەمە بنەمای 16مە کە بە تەفاسیل چۆن بابەتەی ڕێگریکردن لە ناپەسند و فەرمانکردن بە پەسند باس کراوە. بەڵێ ڕاستە و شایستە ئێوە زۆر زیاتریشی لەسەر بگوترێ بەڵام لەو شوێنانەدا من خلاصە و پوختەیەکی ئەو ئەرکە گەورە و گرنگە مهێناوە. زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و ویلمەت سوپاست دەکەین خوای گەورە سەلامەت بکە. سوپاس بۆ جەنابیشت و هاوکارانی شێت و خوا پاداشتی ئێوەشداتەوە. بەڕێزان و خۆشەویستان سوپاسان دەکەم سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.